بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی شارەوانی لە هەرێمی کوردستان ڕۆژانە 6500 بۆ 7500 تۆن خۆڵ و خاشاک فڕێدرێت. لەو ژمارەیە نیوە بە زیادی خواردەمەنیە. دیاردەواڵی ئەم جارەمان تایبەت کردووە لەسەر بە پیرۆدانی خواردەمەنی لە هەرێمی کوردستان لە کاریگەری خراپەکانی ئەپرسین بۆ سەر ژینگە و ئابووری هەرێم. لەگەڵ مابن. گشتی فڕێدە سەر جادەکان برنجە ئاردە کورە ناناک هەمووی تێکەڵ فڕێنە سەر بە قورعان نان و دایبی بەیەکۆ بووە. برنج و دایبی بەیەکۆ بووە بەخوای گەورە. کە ئەمە ویژدانە چۆن ئاوا بێت. لەسەر بنەمای ئامارەکەی وەزارەتی شارەوانی ئەگەر ڕۆژانە 3 بۆ 4000 تۆن خواردەمەنی بە پیرۆ بچێت لە هەرێمی کوردستان بەهای 1 کیلۆ لە خواردەمەنیەکان 1000 دینار بێ، ئەوە ڕۆژانە بە بەهای زیاتر لە 3 بۆ 4 ملیار دینار خۆراک بە پیرۆ درێت لە هەرێمی کوردستان. کێسایەک دێ لە مەقەم داینشێ سێشانە عشلە و ئەو گۆشتی بۆ دێ بەدەوە گوناحە هەمووشی بۆ ناخوری هەرێکی کەوسیش دێ خۆڕە تێکاتەوە داوایشی زۆرەکە هەمووی بۆ تاو نابێ داوینی قۆزیەکە داوای گۆشتەکە بەسەرێکەوە تەماشاکەی نوێشتی تاو نەکردووە داوای کۆمەڵە گۆشتەکە لەبەر دەمیا کاڵسی ئەمێنێتەوە دیم بە چای خۆ بینیوە بەرامبەرم دانیشتۆ لەسەر مێزەکەی شەرحەن و شلەی بۆ بان کراوە ئەم هەموو شلەی حرامە گوناح. ئەم نزیکەی ئەوە 15 ساڵە لە مەتحەم داعش دەکەم لە ئەنواع مەتحەمە ئیشم کردووە یعنی بڕوا بکە ڕۆژی وایە 3 ئاوێی پڕ نانی تەواو ساخ فڕێدراوە یان هەیە دێ یەک کردی ئەوەندە دەی دەخوات و فڕێی دەدات دەیان و سەدان کەسە ئێستا لەسەر جادەکانە خەوێ ئاواتی ئەوەیە یەک لەتکەنان هەبێ بیخوات ئەتۆ 2 دینارە هاتۆتە جیرفانێ بۆچی زیادەڕۆیی دەکەیت ئەتۆ هەر لانی کەم لە خوای گەورە بترسە. بەداخەوە لە وڵاتی خۆمانە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگە پاژماوە خۆراکیەکانە کە هەم شوێنە گشتەکان و هەم ماڵان لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە ڕۆژانە نزیکەی 8,000 تەن پاژماوەمان هەیە بەداخەوە لەم هەشتا نزیکەی لە 150 پاژماوەی خۆراکیە لەسەر ئاستی عێراق ڕۆژانە نزیکەی 20,000 تەن پاژماوەی خۆراکی فڕێدرێ بەتایبەتی ئێستا لە هەندێک چێشتخانە و شوێنە گشتەکان هەندێک سیستەم پەیڕەوە کرێەوە چێ بەشێکی ڕاکێشانی مشتری بێ بەشێکی ئەم بۆفی مەفتوحە و خواردنی کراوە ینی تاکێک پێدەچێ سەرەتا خواردنێکی زۆر بەرێ بەڵام دواتر سەیرەکە بۆی ناخوری ئەم خواردنە فڕێدرێ یەکێک لە هەرە گرفتەکانیش ئەوەیە کە تا ئێستا لە هەرێمی کوردستانەوە لە عێراقا بەگشتی نەمانتوانی و ئێمە سوود لەو پاژماوانەوە وەربگرین جارێکی تر بەکاری بێنینەوە بەتایبەتی ئەو خۆراکانە دەتوانرێت بۆ پیتمۆز دەتوانرێت بۆ خۆراکی ئاژەڵی جارێکی تر بەکار بێنێتەوە وەکو عەلەف. عێراق و هەرێمی کوردستان لە پۆلێنبەندیە وڵاتانن کە ڕۆژانە زۆرترین پاشماوەی خۆراکی تێدا بەفیڕۆ دەدرێت بە جۆرێک بەپێی ئامارەکانی وەزارەتی ژینگەی عێراق ڕۆژانە 20,000 تۆن خواردن لە عێراقدا فڕێ دەدرێت ئەمە لە کاتێکدایە بە هەدەردانی و خواردنانە زیانی بە گیرفانی هاوڵاتیان و بارگرانێکی ئابووری قورسە بۆ سەر حکومەتیش بە جۆرێک مانگانە لە هەرێمی کوردستان زیاتر لە 10 ملیار دینار بۆ پاکردنەوە و فڕێدانی و پاشماوە خۆراکیانە تەرخانەکرێت تا دیاردە هەواڵێکی دیکە بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.